لە یاری کۆتاییەکانی خولی نایابی باسکەی عێراق شۆرتە و نەفت بۆ چوارەم جار ڕوبەڕووی یەکتر بوونەوە. شۆرتە یەکەم سەرکەوتنی تۆمار کرد و نەیهێشت نەفت ناسناوەکە بەرز بکاتەوە. لە یاری چوارەمی کۆتاییەکانی باسکەی نایابی عێراق شۆرتە و نەفت لە هۆڵی شەعب و لە شاری بەغدا بەیەگەیشتن. پێشتر لە یاریەکانی خول نەفت دوو جار سەرکەوتنی بەسەر شۆرتە تۆمار کردبوو. لە کۆتاییەکانیش بۆ جاری سێم براوە بوو. لەم یاریە چاوەڕوانی چوارەم سەرکەوتن و بەرزکردنەوەی نازناوەکە بوو. پاڵپشت بە سیستەمی پاڵەوانتەکە کەوا یاری کۆتاییەکان لە 7 یاری پێک دێبراوەی چواریاری دەبێتە پاڵەوان. لە نیوەی یەکەم ڕکابەرێکی یەکجار بەهێز لەنێوان هەردوویانە بینرا. شۆرتە بە جیاوازی 1 خاڵ و بە ئەنجامی 45 بە 44 پێشکەوت. لە نیوەی دووەم نەفت کۆنتڕۆڵ یاریەکەی کرد و تەواوی کاتەکانی یاریەکە بە ئەنجامی لە پێش بوو. بەڵام شۆرتە 20 چرکە پێش کۆتایی هاتنی یاریەکە 3 خاڵی تۆمار کرد و پارێزگایی لە ئەنجامەکە کرد و بە جیاوازی 1 خاڵ و بە ئەنجامی 88 خاڵ بەرامبەر بە 87 خاڵ سەرکەوتنی نووسێەوە. بەم شێوەیە لە کۆتاییەکانی باسکەی نایابی عێراق لە کۆی 4 یاری نەفت خاوەنی 3 سەرکەوتن و شۆرتەش 1 سەرکەوتن. لە 3 یاری داهاتووش ئەگەر نەفت 1 سەرکەوتن تۆمارکە نازناوەکە بەرز دەکاتەوە خولەکە کۆتایی پێدێ. شۆرتەش تەنها برنەوەی هەر 3 یاری دەتوانێت جارێکی دیکە بێتەوە سەرسەکۆی نازناوەکە و بێتە پاڵەوانی ئەم وەرزە.